تۆلەکان دەگرم حواڵ چۆنە؟ خۆشەویستان و بەڕێزان لە ڕۆژی سێمی خولی نایابی ڕانیە هاتینەوە خزمەتان بۆ گواستنەوەی یاریەکانی خولی نایابی ڕانیە. خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم لە خزمەتاندا دەبین بۆ گواستنەوەی یاریەکە. ڕێز و خۆشەویستی براتان ماڵمە غازی قبوڵ بکەن. ئەمڕۆ هەردوو تیپی کەرکوک و کانی ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. سپاسان دەکەین گەر بتوانن هاوکارمان بن بۆ ئەوەی لایڤەکەمان بۆ شێر بکەن. ئێمە لە خزمەتاندا دەبین. بەڕێزان گەر بتوان هاوکارمان بن بۆ شەیرکردنی لایڤەکەمان. سپاس کە لەگەڵمانن. بەومێدی یاریشی چێژبەخش لە نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی لە خولی لە نایابی ڕانیە. پێکهاتەی هەردوو تیپتان ئێستا بۆ ئاشکرا دەکەین. کەرکوک داستان ساڵح، کاردۆست عەلی، ئاراس وڵید، دینۆ یاسین، سەرهە حەمەمین، مەبەست ڕەسوڵ، عەلی عیماد، ئارام عەزیز، ئەحمەد میکایل، دانەر بایس، شاڵاو ئیبراهیم. ما پێکهاتەی سەرەکی تیپی کەرکوک بوو کە بە درێسی سوورۆ هاتوونەتە ناو یاریگاوە و هەروەها تیپی کانیش کە بە درێسی سەوس لە ناو یاریگادان. هەرێکە لە پێکهاتی سەرەکی شەماڵ عەبدوڵڵا، سەردار ڕسوڵ، سەفوان مەمەند، ئارەس ساڵح، سیروان سەعید، هێدی عەبدوڵڵا، هێما عەبدوڕەزاق، هیوا خدر، هۆکار خالید، مەڕوان مەمەند، ئارام خالید. لێرانێکی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی تیپی کەرکوک. دیارە
لای منی لای ڕاست ئاماژە بابوونی ئۆفساید دەکات. تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 بۆ هەردوولا. یاری بەردەوامە لە نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی. کەرکوک بە درێژی سوور و کانیش بە درێژی سەوس. ژمارەیەک لە هاندەر ئێستا لە ناو یاریگادان. یاری بەردەوامە لە نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی لە خولی پلە نایابی ڕانیەدا. لێدانێک بۆ ناوڕاستی تەلەڤیزیۆنی ڕانیە خۆی بە خۆشحاڵ دەزانێت لە خزمەتاندا دەبێت بۆ گواستنەوەی یاریەکانی پلە نایابی ڕانیە.
سپاس بەوەی بەڕێز کە لەگەڵمانن بۆ بینینی یاری نێوان کەرکوک و کانی لە خولی پلە نایابی ڕانیرە. سپاس بۆ دەستخۆشیەکانتان، سپاس بۆ بەڕێز دەکەین لە ئاس خزمەتی ئەوەی بەڕێز دابین. هەوڵێک لە بەرژەوەندی تیپی کەرکوک. نێدانی کە لە بۆ دەرەوەی گۆڵ. Sequência. Essa تۆپێکی ئاسان بۆ دەستی گۆڵچی داستان چلاوی. هێرشێک بۆ سەر تیپی کەرکوک. هێرشێکی پێچەوانی تیپی کەرکوک بۆ سەر تیپی کانی.
لە گۆڵچەوە بەسەرکەوتووی ژیرە دانیش ڕاستەوخۆ بۆ ناو بۆ لە بەرژەوەندی تیپی کانی لە ئێستادا یاری نێوان هەردوو تیپی کانی و کەرکوک بە ئەنجامی 0-0 بەردەوامە لە گێمی یەکەمی یاریەکەداین هێرشێکی مەترسیدار بۆ سەر تیپی کانی بەڵام لەلایەن گۆڵچی و یاریزانانی بەرگریکارەوە توانرا بگەڕێنرێتەوە زۆر تیپی کەرکوک زۆر نزیک بوون لە گۆڵی یەکەم خۆمە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ لە سێم ڕۆژی یاریەکانی تیپی پلێ نایابی ڕانیە لە خزمەتانداین بۆ گواستنەوەی یاریەکە بە شێوەی ڕاستەوخۆ خۆشحاڵ دەبین کە ئەوەی کە بتوانین خزمەتێک بە وەرزش و وەرزشکارانی ڕانیە بکەین زۆر سپاس کاکە ئەیوبژان دەبێت دەرفەت و مەجالیمە بڕەخسێت حتمما لە خزمەتاندا دەبین ناتوانین جارێک چ قسەیەک بکەین بە پێی توانە هەوڵ دەدەین
سپاس بۆ بەڕێستان. یاری بەردەوامە لە نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی. داسا یارەکە بەبێ کێشە ڕۆشتووە. سپاسان دەکەین گەر بتوانم لایڤی فەیسبووکەکەمان بۆ شێر بکەن. وەرزجۆستانی خۆشەویستیش ئاگادار دەکەینەوە کە کاتژمێر 6 دەتوانن لە تەلەڤیزیۆن بینەری یاریەکە بن. دووبارەکردنەوەشی بۆ سبەینێ ڕۆژانە کاتژمێر 11 پێش نیوەڕۆ یاریەکان دووبارە لێ دەدرێتەوە بۆ ئاگاداری هەموو لایەکتان. یاری نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی. تا ئێستا بەبێ کێشە ڕۆشتووە و ئەنجامیش 0-0. شەی بوو بۆ سەر تیپی کەرکوک، بەڵام تۆپ ڕۆشە دەرەوەی یاریگا.
دانێکی ڕاستەخۆ لە بەژەوەندی تیپی کەرکوک. تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0. هەردوو لە هەوڵی گۆڵکردنیاندا، بەڵام تا ئێستا هیچ کام لاگۆن. لێدانێکی ڕاستەخۆ لە بەژەوەندی کەرکوک، بەڵام لەگەلایان گۆڵ چووە دەگیرێت. دیارە لەلایەن ڕاهێنەری تیپی کانیەوە ناڕەزایەتێک هەیە. هێرشێکی مەترسیدار بۆ سەر تیپیکانی، بەڵام بۆ دەرەوەی گۆڵ. سپاس بۆی بەڕێزکە لەگەڵمانن.
والله كل جراتي منايجة بۆمێدی تەندروستیشی باش بۆ یاریزانی تیپی کانی یاریزانی ژمارە 16 تیپی کانی هێرشێکی کەرکوک هەڵدانێکی کۆڕناڵ دوو دەخرێتەوە لەلایەن یاریزانانی کانی تا ئێستا هەردوو لا یەکسانن بە 0 هیچ کام لە تیپی کانی و کەرکوک گۆڵیان نەکردووە
مروان آماده با هر بعيده بعيده والله يدي بيصير تبكي هذا هاتيو تشوا إذا بو بينالي بو بينالي عنده تعب بس دوكسي في بديش كيف ينفس بس دوكسي ده سم یاریزانیشی تیپی کەرکوک کارتی زەردی درا سپاس بۆی بەڕێز کە لەگەڵمان بەردەوامن ومێ دەکەین لە ئاس خزمەتی وەرزش و وەرزشکارانی سنووری ئیداری ڕاپەڕی نوشای ڕانیەدا بین. لێرانێکی ڕاستەوخۆ لە بەرزەوەندی تیپی کەرکوک
لێدانێکی ڕاستەوخۆی تیپیکە گولیان ژمارەزانی ژمارە 17 گۆڵێکی زۆر جوان گۆڵێکی زۆر جوان لەلایەن مەتریس گۆڵێکی زۆر جوان لەلایەن ئەحمەد کریس یاریزانی تیپی کەرکوک یاریزانی ژمارە 17 ئەحمەد میکایل لەسەر بە ئەحمەد کریس بە لێدانێکی ڕاستەوخۆی زۆر جوان توانی گۆڵی یەکەم بۆ کەرکوک تۆمار بکات. هێرشێکی تری کەرکوک بۆ سەر کارتێکی زەرد بۆ یاریزانێکی تیپی کەرکوک بەرزکرایەوە. یاریزانی ژمارە 24 عەلی عیماد هێرشێکی پێچەوانی کەرکوک ئێستا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی کەرکوک. هێرشێک بەڵام نەتواندرا بکرێتە گۆڵ. تۆپێکی مەترسیدار بوو لەسەرتی گۆڵی تیپی کانی بەڵام نەتواندرا بکرێتە گۆڵ. تۆپ لە قاچی یاریزانانی تیپی کانیدا بەڵام سڕندار لە یاریزانانی کەرکوک. ئێستا تۆپ گەڕاوەتەوە لای قاچی کانی تۆپێک بۆ پێشەوە
ئومێد دەکەین بتوانین ئەو کێشە تەکنیکیانە چارەسەرکەین کە ئێستا هەمانە ڕاستی لە ئێستا ناتوانین بە هیچ شێوازێک هەم کات هەم گۆڵەکانیش بخێنە سەر شاشە ئومێد دەکەین لە داهاتوودا بتوانین ئەو شتانە چاپ بکەین کە پێویستە لە کاتی یاریەکەدا ببینرێن. کۆرناڵێک لە بەژۆندی تیپی کەرکوک لە ئێستادا گێمی یەکەمی یاری نێوان کەرکوک و کانی بە گۆڵێک بەرامبەر بە هیچ لە بەژۆندی تیپی کەرکوک کۆتایی هات. ناو بژوانی یاریەکە فیکەی کۆتایی گێمی یەکەمی لێدا لە خزمەتاندا دەبین دواتر دێنەوە خزمەتان لە دەستپێکردنی گێمی دووەمەوە. سپاس لەگەڵمان بوون، هەر شاد بن.